بەڵێ هاوکارمانیان لە سلێمانی ڕاپۆرتەی ئامادە کردبوو ئەوە بەشێک بوو لە ئەو ڕاوبۆچوونانە لەلایەن مامۆستاکانەوە چ قوتابیەکانیش کە قسەیان کردبوو سەبارەت بەوە بەڵام ئێمە بە شێوەیەکی چۆن لە چڕوپڕتر ئەمانەوێت زیاتر باسی لێ بکەین بۆیە بە میوانداری دوو میوان کە ئەمڕۆ لە یەکێک لە میوانەکان لە ستۆدیۆ لەگەڵمە بوویەکی دیکەش لە میوانەکان لە سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمە بن سەبارەت بەم بابەتەوە بەم پرسە گفتوگۆکەین. دکتۆر عومەر پەتی پسپۆڕی بواری پەروەردەیی لە ستۆدیۆ لێرە لە لای من میوانە و هەروەها سعید ئەحمەد سەرپەرشتیاری پەروەردەیی ئەویش لە سلێمانیەوە لەگەڵ ئێمە بەشدارە بێت و گفتوگۆ لەسەر بابەتەکە ئەکەین. دکتۆر بەخێر هاتی سپاس بۆ جەنابەت. دکتۆر ڕاپۆرتەکەمان بین هەمیشە هەوڵی ئەوە ئەدرێت بنبڕینە خوێندەواری بکرێت خەڵک زیاتر پێش بکەوێت و ئەمە جێگای داخە کە قوتابیەک لە بەرتوانجی مامۆستایەک ئایندەی خۆی بفەوتێنێت یاخود بگەڕێتەوە ماڵەوە یا چەند ساڵە لە خوێندندا بڕێ دواتر بگەڕێتەوە بەرخوێندن. بابزانین هۆکارەکان چین کە مامۆستایەک توانج لە قوتابی خوێندکار بەڵێ بەیانیت باش باشتر و هەروەها بەیانی باش بۆ بینەرانی بەرنامەکەت و هەروەها بەیانی باشیشی تایبەت بۆ مامۆستا و خوێندکار و قوتابی ئەوانەی کە بەرنامەکە دەبینن. بە بابەتەکە زۆر گرینگە و زۆریش هەڵدەگرێت ئەوەی دێ برێ ئێستا سەری هەڵداوە ئەمە مێژوشی دوور و درێژی هەیە دەگەڕێتەوە سەر ئەو کاتەی کە قوتابخانەکانە متەنانە لە حوزرەش کە کاتی خۆی پێش ئەوەی خوێندنگا و قوتابخانەکان بێنەکایەوە لێدان هەر هەبوو و تونند و تیژی هەر هەبوو بەڵام شێوازی جیاواز بووە. ئەوەی بەڕێستان ئاماژەت پێ کرد و ئەوەی ئەمان لە راپۆرتەکە پیشانیاندا دەگەڕێتەوە سەرتاچی مامۆستا. یەکەم زادە بزانی مامۆستا چییە هەر لە ناوەکەی ماموەستا بە هەموو کەس ناوترێ مامۆستا ڕەنگە هەموو کەس شایستەی ئەو وێیان بتوانێت بڕوانامەی بەکەلۆرۆس دیبلۆمی باڵا ماستەر تەنان دکتۆرەش وەربگرێ بەڵام نابێتە مامۆستایکی سەرکەوتو کەواتە مامۆستای سەرکەوتو کۆمەڵێک تایبەتمەندی تێدایە دەبێ وا ئامادەکرابێت جگەلەوەی کە خۆی تایبەتمەندەکانی هەبێ لە ڕووی کەسایەتەوە ئەگە سەیری هەر تاچێک بکەی سێ ڕاهەندیە ژیری زانیاری باش. دکتۆر بەر من میوانی دووهەممان ئامادەیە لە ستۆدیۆی سلێمانی بۆیە بۆ تایبەتمەندەکان دەچینە لای ئەو هەم بە خێرهاتنێکیشی بکەین ئێستا ئامادەیە لەگەڵمان سعید ئەحمەد سەرپەرشتیاری پەروەردەیی لەگەڵ مامیوانە بەخێر هاتی و بەیانیت باش تایبەتمەندەکانی مامۆستایەکی سەرکەوتوو چییە کاک سعید؟ بەیانیتان باش بە خێرهاتنی بەڕێز دکتۆر عومەر پەتی سپاس بۆ کەناڵی کەی 24 هیوادارم هەموو کەناڵەکانی تر لە 24 سەعاتی پەخشیانە بەلایەنی کەمەوە 24 خولەک بۆ پەروەردەدانێن چونکە پەروەردە سێ گۆشەیەکە گۆشەیەکی قوتابخانەیە گۆشەیەکی خێزانە گۆشەیەکی میدیایە یەکێ لەو گۆشانە لاسەنگ بێت پەروەردە لاسەنگە بێت. بەڕێز دکتۆر عومەر پەتی پرسیارێکی جوانی وروژان ئەبێ ئێمە سەرەتا بزانین کێ ئەبێتە مامۆستا. سێ هەنگاو هەیە بۆی کەسێک ببێتە مامۆستا دوو هەنگاویان پەیوەندیان بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە هەنگاوێکیان پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە. سێ هەنگاوەکە ئیختیار و ئیعداد و تەدریبە. ئیختیار ئەو مامۆستایی کە هەڵیە بژێرین ئەبێ کێ بێ سیفەتەکانی چی بن. ناکرێت کەسێک ئاژەڵ بکرێتە بەردەستی حورمەتم بۆ بینەران بە نمرەیەکی زۆر بەرزترەوە وەرگیرێ لە کەسێک کە مرۆڤ بەخرێتە ژێردەستی و پیشەکەی مرۆڤسازیە. ناکرێت کەسێک موچەکەی زیاتر بێ لە مامۆستا کە مامۆستا پیشەکەی مرۆڤسازیە بەڵام کەسەکەی تر ئاژەڵێک گەخرێتە بەردەسی. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئیعدادە ئامادەکردنە کە هەر سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە ئەبێ مامۆستا ئامادە بکرێت لە سێ ڕەهەندەوە توانای زانستی توانای پەروەردەیی لەگەڵ ڕۆشنبیری زانستیە ئەمانە هەموو سەر بە وەزارەتی خوێندنی باڵان
ئەوەی ئیشی وەزارەتی پەروەردەیە هەنگاوی سێهەمە ڕاهێنانە. ئەبێ مامۆستا ڕاهێنانی پێ بکرێت، ڕاهێنانیش لای جەنابتان معلومە کە گواستنەوەی زانیاریە، ڕاستکردنەوەی ڕەفتار و قەناعەتە، ئینجا گەشە پێدانی کارامەییەکانە. لەبەر ئەوەی کەسێک کە ئەو سیفەتانی تیانە بێن ناتوانێت ببێتە مامۆستایەکی سەرکەوتوو. لە ڕۆشنبیری زانستیە ئەبێ مامۆستا توانای بڕیاردانی هەبێت، توانای لێکدانەوەی دیاردە سروشتی و کۆمەڵایەتیەکانی هەبێ و بیرکردنەوەیەکی زانستی و ڕەخنەگرانە و داهێنەرانەی هەبێت. باشە، زۆر چاکە. ئمە دواتر ئەگەڕێینەوە لای جەنابێت چۆن بتوانین مامۆستایەکی لەو شێوەیە دیسانەوە ئەکرێ ئەمێژ ناوی بنین پەروەردە، مامۆستایەکی لەو شێوەیە پەروەردە بکرێت، ئەوەی کە ئەو بنەمایانی تێدایەوە بەو شێوەیە دەبێت. دکتۆر دێمەوە لای بەڕێزت باسی ئەومان بۆ بکەی کە لە ڕووی پەروەردەییەوە تا چەندە توانج لێدان لە قوتابیەک کاریگەریە خاتە سەر دەرونی قوتابیەکە؟ بەڵێ، لە ڕاستیدا توانج لێدان، سەرزەنشتی کردن لە هەولێر درێن جنێودان نەک کاریگەری لەسەر تاک هەیە، نەک تەنها لە قوتابخانە و خوێندکار، بەڵام ئی قوتابی لەبەر ئەوەی بەپێی قۆناغەکان دەبێ ئێمە برین، دەتوانین برین ناسکتری قۆناغی باخسەی منداڵانە، دوایی بنەڕەتی ئەو زادێتە ئامادەی و زانکۆ هەمویان کاریگەریان لەسەر هەیە، بەڵام لەبەرەوەی کە دەرێن منداڵ ناسکترین لە گوڵ ناسکترە، تۆ بێ توانزی بەگەر بەکاری بێنی سەرزەنشتی بکەی بیشێنیەوە بێگومان کاریگەریەکەی لەسەر کەساتی دەبێت. ینی بەیانی لەوانەیە دەبێتە کەسێکی ڕق لێبوونەرەوە، یعنی وای لێ دێ هەمیشە ڕقی لەو مامۆستا دەبێت و زاریوە گشتان نندەکات نەکتەران لەو مامۆستایە لە هەموو مامۆستایەک بەو ناوەی کە ئەو مامۆستا کە لەگەری خراپە، ناوی مامۆستا سەردانە، ناوی مامۆستا سینە، لەبەر ئەوەی ئەو مامۆستایە جوونەی داوە بەرامبەر بە هەموو مامۆستایەک جاری وای لێیە، ینی ئەو کەسایەتێ لە ئایندەش ڕنگ دەداتەوە. هەروەکو لە راپۆرتەکە و تۆش ئاماژ پێکرد زۆر نمونەمان هەیە، من لەبەرەوەی مامۆستا بوومە لە قۆناغی سەرەتایی، دوایی لە پەیمانگای مامۆستان و ئێستاش لە زانکۆ لە هەموو قۆناغەکان بینیمە قوتابی خوێندکار بەزیهێشتووە، لەوانەیە کەسێکی زۆر بەتوانە بێ، زۆر زیرەک بێ لە ڕووی زیرەکی و زانستەکە بەتوانایە، بەس لەبەرەوەی ڕەفتارێکی کردووە بە دڵی مامۆستاکانە بووە، مامۆستاکە قسەیەکی زبر یعنی چی؟ دڵی هێشاندووە. ئاماژەم پێکرد گوتم مناڵ گوڵە، تۆ بێی ئەم گوڵە نەزانی مامەڵەی گوڵی لەگەر بکەی هەڵدەوەرێ، هەلوەرانەکانش لە ئایندە لەوانەیە کاریگەری بۆ کۆمەلگا دەبێ. اینجا ئەمە لە ڕووی کەسایەتیەوە، لە ڕووی پەیوەندیەکانەوە وای لێدێ ئەم کەسە کەسێکی بێتە توندوتیش لەوانەیە وای لێ بکاتن کاردانەوەی هەبی لەگەر هەموو کەسێک لەبەرەوەی لە ئەنجامی ئەوەی کەوا بە توندوتیژی قسەی لەگەر کردووە ئەویش وەڵامی داوێتەوە، ئەمە دەبێتە بەشێک لە ڕەفتار و لە کەسایەتی ئەم منداڵە گەورە دەبێت. ڕەنگە لە ئایندە گەر خوێندگای بەجێهێشت لە کۆمەلگاش کە پیشەیەکی هەبێ هەر توندوتیژە، ئەگەر بەیانی سبێنێ پیشەیە وەرگێت لە کۆمەلگا دیسان هەماشتی هەیە، کەواتە بەڕاستی دەبێ ئێمە جوانترین وشە جوانترین ڕەفتار لەگەر منداڵ بکەین. بۆیە ئێمە ئاماژەم پێکرد مامۆستا چێ بەختیار زێوە چی دەرێ مامۆستا تۆ لای من زۆر پیرۆزی، تۆ لە باوکم زیاتر بۆ من دڵسۆزی، جوان هەز دەکەم بە زمانێکی شیرین پێم دەبەخشی زانستی خۆچین بچین هێزی و دڵ و دەماغت هێندە بەرزە وتارەکەت هەستم دێنێتە لەرزە، یعنی کەواتە نابێ بەلایەنە نەرێنیەکەی مامەلە لەگەر منداڵ بکەین، بەڵکو دەبێ بەلایەنە ئەرێنیەکەی وا کاردانەوەی بێ بگازێتەوە بۆ ماڵەوە شتە باشەکانی ناو مامۆستا و قوتابی لە قوتابخانە بۆ دایک و باوک بژێڕێتەوە، ئەگەرنا ئەو مامۆستا کاریگەری نییە تەنانەت بۆ کۆمەلگا، چکە ئێمە ژینگە چەند زۆرە ژینگەکمانەیە، ژینگەی ماڵەوەمانەیە، ژینگەی خوێندنگامانەیە، ژینگەی کۆمەلگامانەیە، ئەمانە هەموو بەیەک بەسراوەتەوە، هەر ڕەفتارێک ئەرێنی بێ کار لە هەموو ژینگەکانی تر دەکات. باشە کەواتە لە قسەکانی جەنابەت کۆکراوەیەکی ئەتوانین بڵین هەڵەی دکتۆرێک ئەچێتە ژەرگڵ، بەڵێ هەڵەی ئەندازیارێک دەڕوخێ، هەڵەی مامۆستایەک بڵاو ئەبێتەوە لە کۆمەلگا، بڵاو ئەبێتەوە لە کۆمەلگا. بەڕێز سەعید دێمە لای جەنابەت ئەم هەڵەیەی مامۆستا کە ئەیکات وەک مامۆستا دکتۆر عومەرپەتی باسی لێوە کرد، ڕەنگە کاریگەریەکی بەو شێوەیە هەبێت نەک لە تەنیا لەسەر یەک کەس لە ماڵەکەیان ڕنگ بداتەوە، لە ناو کۆمەلگاش ڕنگ بداتەوە لەسەر پەیوەندیەکانی. چی بکەین کە مامۆستایەکمان هەبێت بەو شێوەیە مامەڵە لەگەڵ منداڵا بکات یاخود لەگەڵ قوتابی بکات کە زمانی زبری لەگەڵ بەکار نەهێنێت،
بۆ هەمیشە مامۆستا تاوانبار بکرێ بڵێن مامۆستا زمانی زبر بەکارهێنێت لێرە ناکرێت باسی ئەوە بکەین ڕەنگە شتێک هەیە چۆنەڵێ کردار و پەرچە کردار هەیە هۆکار دەگەڕێتەوە بۆ ئەوەش چی بکەین کە ئەو شتە ڕوونەیەات بەڕای من کەمترین هەڵا گەڕێتەوە بۆ مامۆستا مامۆستا دوو هەنگاوی یەکەم بە باشی هەڵ نەبژێدراوە بە باشی ئامادە نەکراوە ئەمە یەکەم دووەم کاریگەریەکانی دەرەوەی ئیرادەی مامۆستا منداڵ ئەوەندەی ئێستا بە میدیا کاریگەری تێکرێ بە قوتابخانە کاریگەری تێ ناکرێ گۆشەی یەکەمی گرنگ کە کاریگەری لەسەر منداڵ و لەسەر هەرزەکار هەیە میدیایە مامۆستاش بارودۆخێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی بتوانێت پەروەردەیەکی جوان بکە مامۆستا ئێستا ئەرکەکەی کەوتوەتە زیاتر سەرشانی خۆی ئەبێ مامۆستا پێشەنگێکی باش بێت پەروەردە چوار هەنگاوە یەکەم مامۆستا بێت پێشەنگێکی باش بێت لە گفتار و لە کرداریە چونکە مرۆڤ ئەوەنەی سەیری کردارەکە کەمتر سەیری گفتارەکە کەواتە بێ مامۆستا یەکەم لە گفتار و کرداریە پێشەنگ بێت دووهەم ئەبێ ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ فێرخواز کە لە قوتابخانە و لە کۆمەڵگەیە لە خێزانە کەشێکی لەباری بۆ بڕەخسێنرێ سێهەم ئەکەوێتە سەر مامۆستا کە ئاراستەکردنی فێرخواز و منداڵەکان و هەرزەکارەکانە و چوارەمیش بە دوواداچوونە کە کاری دایبابانە دایکان و باوکانە ئەوان بە دوواداچوونەکەن مامۆستا کاتێکی کەم 4 سەعات لە خوێندنگەیە لە قوتابخانەیە بواری ئەوەی نییە بە دوواداچوون بۆ ئەو ئاراستەکردانە بکە کە کردوێتی لە خوێندنگە لە قوتابخانە بۆ منداڵەکان زۆر باشە دکتۆر ئەبیستین کە خۆشەویست بوون زۆر باشترە وەک لە ڕێزگرتن ئێستا ڕەنگە بە هەڵە لە من تێبگە ئەگەر بڵین بۆ کەسێک ڕێزی لێ بگرین ڕەنگە لە ترسا تا ئەو کەسە وجودی هەیە بوونی هەیە من ڕێزی لێ بگرم بەڵام کە ڕۆی ئەمە لە ترسای ڕێزی لێ تەواو ڕێزەکە نامن ئەوەی کە من ئەمێ ئەیکەم بەڵام ئەگەر کەسێکم خۆشویست کە خودی خۆشی لەو شوێنە نەبوو بە حرمەتی ئەو لەبەر خۆشەویستی ئەو شتە ناکەم چی بکەین کە مامۆستا بە جۆرێک خۆشەویست بێت لە لای قوتابی کە نەترسی هەبێلەی و ئەو ڕێزەی کە هەیەی چ لە بوونی مامۆستا لە پۆلە چ لە دەرەوەی پۆل هەمان شت زۆر جوانە بەراوردێکی باشت کرد بینی ڕێزگرتن و خۆشەویستی هەردووچان پێویستن بەهایەکن لە بەهاکانی ناو کۆمەلگا دەتوانم برێم دوو بەهان بیاخێنا و ترازوو بۆ هەموو تاک پێویستە هەم بەڕێزیەکە و هەم خۆشەویستەکە بەڵام ئەگەر خۆشەویستیەکە هەبێ بەڕێزیەکەش دروست دەبێ و پەرشی پێدەی نمونەت بۆ دەینم یعنی ئەگەر بێت و مامۆستا خۆشەویست بێ وا بکە خۆشەویستەی وا دروست بکە بچێتە ناو دڵی خوێندکارەکە قوتابیەکە بێگومان بابەتەکەشی خۆش دەوێ وای لێدێ دەتوانم بڵێم ژینگەی قوتابخانەشی خۆشوێ بەڵام ئەگەر هات و خۆشەویستی لە بینی مامۆستا و قوتابیەکە نەبوو ئەو کاتە ڕێزگرتنەکەش دروست نابێ تۆ چۆن ئاماژەت پێکرد ڕێزگرتنەکە ئەو کاتە لە ترسە کە مامۆستاکە لە پۆل چوە دەرەوە وەکو ئەوەیە کە تازە ئازاد کرابێ هەمویان دەرێن هۆی داوای لێبوردن لە بینەران دەکەم بەڵام وایە من بینیومە ئەو مامۆستایی کە لی دەترسێن و کە قسەی ناشین بەکاردێنی هەر کە زەنگ لێ درا پشوو چۆ دەرەوە هەمویان دەیکەن بارا و هین کەواتە دەبێ خۆشەویستەکە لەسەر بنەمایەکی ڕێکوپێکی زانستی بێ وەکو چۆن مامۆستاش ئاماژەی پێکرد مامۆستا دەبێ پێشەنگ بێ کە دەرەی کەسێک پێشەنگ بێ دەبێ خۆشەویست بێ دەبێ بەڕێز بێ دەبێ ڕازگۆ بێ دەبێ دەست پاک بێ دەبێ دڵ پاک بێ دەبێ دڵسۆز بێ دەبێ خەمخۆر بێ هەموو ئەم بەهایانە کاریگەری لەسەر قوتابیەکە دەبێت من بینیومە بابەتی زۆر گران هەبووە بەس دەبەرەوەی مامۆستاکە خۆشەویست بووە هەموو خۆشیان ویستووە بابەتەکەی لای ئاسان بووە خوێندویانە بەڵام ئەوەی کە مامۆستایەک تۆند و گرژ و مۆن و چ و شەیتر بەهەڵ تەنتانە ناوێن تەماشای دەموچاوی کرد نەک لە ئاستی بەس خوارەوە لە باخسەی منداڵان و بنەڕەتی بگرە لە زانکۆش هەیە یعنی مامۆستا وا هەیە قوتابی پڕ بە دڵی خۆی سەیری دەموچاوی مامۆستای نەکردو چی لێ فێر دەبێ تەنانەت ئەگەر لە پۆلی شابێ خۆی کۆنتڕۆل دەکات لە ترسی مامۆستایەکە کە شتەکەش فێر دەبێت کاتیە بەڵام ئەوەی بە خۆشەویستەکە وەرەگرێ دەسەسپێ لە مێشتی ڕێزگرتنەکەشی کاتی نابێ ئەو کاتە دەبیت هەمیشەی هەمیشەکە چۆن دەیزانین ئەکە تێستێکی بۆ بکەیت تەماشا دەکەی دوای ئەوەی کە ئەو قۆناغە دەبڕێ یان دوای ئەوەی کەەوە دەبێتە فەرمانبەریان لە شوێنێک خۆشەویستەکە و ڕێزگرتنەکان دەبینێ کە
کە دەیبینێت تەماشای دەکاتن لە بیری ناکە دەنێ مامۆستا ئەوە تۆ لە فلان قۆناغە لە کەفران کاتە کەواتە لێرە ڕێزگرتنەکە دەبێتە تەواوکەری خۆشەویستەکە و دەسەسپێ بۆیە دەبێ مامۆستا یەکێک لەو تایبەتمەندانە من 124 تایبەتمەندی لە مامۆستای سەرکەوتو هەیە یەکێک لەوانە کە خۆشەویستە یەکیان لەوان ڕێزگرت لە کەواتە باسی مامۆستا باسی هەڵبژاردننی مامۆستای کرد خۆ مامۆستا هەموو کەس نابێتە مامۆستا هەڵبژاردن چۆنە لە وڵاتان پێوەرمان هەیە یعنی دێن بزانن لەو خێزانە ئایا ئەو کەسەی دێ لە کۆلێژی پەروەەردە یان کۆلێژی بنەڕەتی وەردەگیرێ دەبێت چێ بێ ئەگەر بێت و دایک و باوچی مامۆستا بێ خاڵی زیاتر وەرەگرێ بۆ وەرگرتنەکە دوای دێن ئەگەر داشی نەبوو یان باب یان داک ئەدی ئەگەر دایک و باو نەبوو دێن بزانن خوشکە گیانبرای چێە لەبەرچی چکە ئەو کەسانی کە مامۆستان لە خێزانێک سەیری پەروەردەکەیان کە دیارە پەروەردەکەی ئەوەندە دروستە ڕەنجی داوەتەوە بۆیە دێن لەو خێزانە وەردەگرن جگە لەوە دەبێ نەک بە نمرە بێ مامۆستا ئاماژەی پێکرد وەرگرتنی ئێستا لای ئێمە بەداخەوە نمرێ دەبێ بۆ مامۆستایەتی بە هەموو قۆناغەکانەوە دەبێ لێژنەیەکە بێ لەژنەی چاوپێکەوتن بیزانی لی بپرسی ئایا شایستێ نەک تەنها لەلایەنی هەڵس و کەوت و ڕەوشت و توانایی و دڵسۆزی و خەمخۆری و بەهاکان تەنان دەربڕین ئایا زمانی تەواوە بەڵێ دەبێت لە ڕووی دەرونی کۆبەلاتی لا پەروەردەی هەمووی ینی بۆ نمونە ئیستا لەگەڵ ڕێزم ئێمە ڕێزی خاوەن پێداویستای بەتی دەگرین بەڵام من یەکێک لەگەر نیمە بۆ نمونە سەقەت بێ یەکێک فسە زمان بێ ئەمانە هەمووی قوتابی دوای گاڵتەی پێ دەکەن ینی کاتی خۆی ئێمە ڕێگامان نەدەدا کە من لە کۆلژی پەروەەردە بووم سەرۆشی زۆر لە لێژنەکان بووم ڕێگام نەدەدا ڕەنگە خەرگری دەکرد زۆر باشە دکتۆر بەڕێ سعید ئەوەی کە هەیە لە پۆلەکانە ئەوەی مامۆستا بێت ئێستا گوێبیستی ئێمە دەزانێت کە بەشێک لە ئەو خوێندکار و قوتابیانە هەن زۆر بزێون یان لە تەمەنێکان ئیتر جوڵیان زۆر زۆرە پێویستە ینی کۆنتترۆل بکرێت بۆی کە بتوانن کۆنتترۆلی دەرسەکە بکەن کۆنتترۆلی کاتەکە بکەن وانەکە بوترێتەوە چۆن مامۆستایەکی سەرکەوتووە توانێت کۆنتترۆلی ئەو دۆخە بکات بەبێوەی کە بە توانجێک یاخود بە قسەیەکی ناشرین ئەو منداڵە کۆنتترۆل بکات یەکێ لە خاڵەکان بەڕێز دکتۆر عومەرپەتی ئاماژەی پێەیە دروستکردنی متمانەیە لە نێوان فێرخواز و مامۆستا ئەو متمانەیە کە هەبوو لە نێوان فێرخواز و مامۆستا فێرخوازی بزێ و نامێنێ لە ڕاستیە چەند تەکنیکێکی کەشەیە کە پێویستە مامۆستا هەنێک کارامەیی هەیە هەی بێت یەکەم ڕێگەی فێرکردنی کاریگەری گونجاو بەکاربێنێ بۆ هەر بابەتێک بۆ هەر پۆلێک بۆ هەر تەمەنێک ئێمە بیردۆزەکانی فێربوون و فێرکردنمان هەیە بیردۆزی سلوکیمان هەیە معریفیمان هەیە بیناییمان هەیە سۆسیۆ بیناییمان هەیە بەداخەوە ئێمە لە کوردستان و لە عێراقیشا تا ئێستا هەر ڕێگە کۆنە باوەکانە بەکارێنین لەوانە وتنەوەیە کە بیردۆزی سلوکیە تەڵقینی فێرخوازەکەین و ئازانین کە فێرخواز لە پۆلا دانیشە ئیترە بێ دەنگی لێوە نەیە و نەجوڵێ بەڕاستی ئەوە شێوازێکی کۆن و ڕزی و پواوە ئەوە باوی نەماوە لە هیچ وڵاتێکی پێشکەوتوی جیهانە و خاڵێکی تریش هاندانە ئێمە هاندان دوو جۆر هاندانمان هەیە هاندانی دەرەکیمان هەیە و هاندانی ناوەکیمان هەیە هاندانە دەرەکیەکە بە معنای تەشجیعە لە عەرەبیە هاندانە ناوەکیەکە بە معنای تەحفیزیە لە ڕاستیە هاندانی ناوەکی زۆر گرنگترە لە هاندانی دەرەکی هاندانە دەرەکیەکە پێدانی وشەیەکی جوانە ڕێزلێنانێکی بڕوانامەیە کە یان مادیە کە پێشکەشکردنی شتێکی مادیە بەڵام هاندانی ناوەکیەکە ئەوەیە کە دیدێ بۆ فێرخواز دروستکەین کە خۆی متمانە بە خۆی بکە خۆی بزانێ بەرەو چه ئامان جێگەڕا بەتەمای چییە ئیتر ئەوەنە پێی نەوترێ گوێ لە دەرسەکە بگرە و ئاگا لە دەرس بێ و کۆشش بکە ئەو هاندانە ناوەکیە لە ئێمە زۆر لاوازە ئەبێ ئاستی مامۆستایان بەرز بکرێتەوە ئاستی دایبابان بەرز بکرێتەوە ئەوان قەناعەت بە فێرخوازەکان بکەن کە خۆیان دیدێکیان هەبێ بۆ دوا ڕۆژی خۆیان بەتەمان چی بکەن و ببن بە چی و بۆچی هەوڵەیەن و یەکێک لە خاڵەکانی تریش لە پۆلا بەکارهێنانی هۆکاری فێرکردنی ڕوونکردنەوەی گونجاوە کەوا لە فێرخوازەکانە کاستەرنجیان ڕابکێشتێت و بزێوی لە پۆلا دروست نەکەن و خەیاڵیان لە وانەکانان نەڕات. بەڵێ دکتۆر قسەیەکی کوردەواری هەیە ئاڵێت جێی فیشەک و گولە چاگە بێتەوە جێ قسە چاک نابێتەوە ئەمێت باسیەوە بکەین کە
ئەو وشانی کە دەرئەبڕێت لە مامۆستاکە بۆ قوتابیەکەی وا لە قوتابەکە کات کە هەمان یاخود ئەو قوتابیانە وەکو ئسفنجێک وان هەرچیەک لەناو هەر شلێک دای بنەی هەڵێمژێت چکە تەمەنێکن ئەو جەوە وەرەگرن کە خۆیانتیان تا چەندەوە کاریگەریە کاتە سەر منداڵەکە بۆ ئەوی کە دواتر کەسێک بێت بە هەمان زمان بە هەمان زاراوە قسە بکات یاخود قەت ئەو قسەی بیر ناچێت تەلەبە هەیە گەورەش بۆڵێت لە بیرم هەیە مامۆستاکە مای پێتم لە تەمەێکی گەورەشە بیری ناچێتەوە خۆی دوو کاریگەری لە ئەرێنی و نەرێنی هەیە ئەگەر مامۆستا لایەنە باشەکەی هەڵبژارد کاریگەریەکەی ئەرێنی ڕنگ دەداتەوە لە کەسایەتیدا ئایندەش ئەو نمونێتی نا من بەخۆم بەبیرم دێتەوە مامۆستای زمانی کوردیمان ئەو کوردیە پەتەیەکی ئێستا تەنها یەک کەس لە هەموو جیانایە کە پێی دێنن دکتۆر عومەر پەتی بەندەیە دەگەڕێتەوە بۆ مامۆستای زمان و ئەدەبی کوردی مامۆستای کوردیمان ئەوەندە شتی جوانی هەڵدەبژار تا ئێستا لە بیرم ماوە من 45 ساڵە خزمەتم هەیە باوەڕ بکە ساڵی 65 کە پۆلی یەک بووم هینەکانم لە بیرماوە ینی بۆ نمونە سرودی فێر دەکردین ئاخر دەبێ مامۆستا خۆتەنا ئەوە نییە بەس لایەنە زانستەکە هەروەکو مامۆستا سعیدیش باسی کرد دەبێ گرنگی بە هەموو بوارەکانی ژیان بدە ینی لە بیرما ئەو سرودەی فێر کردین دوو نمونەت دەدەمێت چکە نمونەکان گەلێ زۆرە یەک باسی پشلەی دەکرد ئێستا ئەیمە با گرنگی بە ژینگە دەدەین و گرنگی بە هاوڕێتی جاندەرەندێ دەرەچی پشی لە سوورەی دەستەمۆ وەرە نان و ماس بخۆ داچی بێچولەی مردی خێراوەرە بە مردی ژمارەی 5 و 6 تاقە یەکێکیان ڕەشە یەکێکیان بۆری سەرزل یەکێکیان ڕەنجی وەگوڵ یەکێکیان چاوی شینە وەرە چاچی ببینە پشی لە سوورە ماندووە وا لە پەناکەندووە بۆ خۆی لێوە خەوتووە وەرە سەیری کە فێرە قەبارەت دەکا گەورە و بسوچی فێرە ڕەنگەکانت دەکا فێرە ژمارەت دەکا فێرە بەهاکانت دەکا فێر هاوڕاتی جانداران دەکا فێرە یعنی ئێستا ئێمە لە 2022 مامۆستایەک بێ لە 65-66 خەوە مامۆستای دروسۆزە اینجا لە ژمارە بە شتی تری فێری دەکەم من لەبەرەوەی کاتەکە نایەمە دەمەوێ بکەم کەواتە ئەو مامۆستایە کاریگەری وا بوو من تا ئێساش یادی دەکەم پێش 3 سال کۆچی دوای کرد هیوادارم گۆڕەکەی پڕ و ناچی بێ دوایی من پاژەوەی دکتۆرام وەرگرت سەرپەرشتیاری پەروەردەی چۆن مامۆستا سعید سەرپەرشتیاری پەروەردەی لە خوڵێکا من بوومەوە مامۆستایان بەڵام کە من دانیشتم لە کاتی ڕۆژنە گوتم دەبێت تۆ پێشم کەویت لە کاتی دەرچوونا من گوتم ڕاستە من ئێستا دکتۆرام هەیە و لەو بوارە پسپۆرم بەس هەر تۆ مامۆستای منی ئەنی بەڕاستی مامۆستای سەرەتایی کە ئێستا پێ دەرێن بنەڕەتی کاریگەری زۆرە ئەمە لە لایەنە باشەکەی ئەدی لایەنە خراپەکەی جاری واش مامۆستا وشەی زۆر ناشێن بەکاردێنی کە وتن بۆ نمونە داوەشەی سەخیف دانیشە یعنی وشەکان ئەوەندە کاریگەری هەیە لە ڕووی دەرونی دەمێنێتەوە ئەم لایەنە هەروەکو ئاماژەم پێکرد جگەلەوەی دەبێتە بەشێک لە کەسایەتی بەکاریش دەین لەگەر خەڵکی ترە ئێمە سپاس دەکەین من ئاماژەی ئەوەم پێکەن کە کاتەکەمان زۆر زۆر کەمە بۆ هیواییکە هەرچەندە کەمیش بوو بە کاتەکەمان توانی بێتمان کاتمانەوە بەڵێ کاتمان زۆر شت مابوو باسی کەین فرێن بۆ هیواییکە بتوانین جارێکی دیکە چکە پرۆگرامی بەیانی 24 گرنگێکی تەواویش بە سۆماخانیەکشت پێشنیاز دەکەم من بۆ کەناڵەکەتان بۆ بەڕێوەبەرەکەتان جێ لێبێ پێویستە مانجی یەکەم یان هەفتەی یەکەم هەموو کەناڵەکان بەرنامەکانیان تەرخانکەن چکە دەستپێکی خوێندنە زۆر گرینگە تۆ ئەگەر نەوەیەکی تەندروستت پێکێنا معناوە کۆمەلگایکی تەندروست ئێمە لە پرۆگرامی بەیانی 24 کاتێکی تەواومان بۆ پرسە پەروەردەیەکان تەرخان کردووە ڕۆژانە ئێمە پرسە پەروەردەیەکان هەر لەم پرۆگرامەوە بۆ بینەران و بیسەرانمان ئەخەینە ڕوو ئێمە سپاسی ئێوەکەین ئەم بەیانیە میوانی ئێمە بوون بەس پێش ئەوەی کۆتایی پێوەگە نیو خولەکەم بدەیتێ لەسەر مامۆستا عوسمان هەورامی خوا لێ خۆش بێ ئەو بەرنامەی داناوە بە ناوی ئەگەر کامیرەوە ئەگەر بیتە پێش زۆر باشە دەرێت دڵسۆزترین کەس لاوی چێە دەمەوێت بەس ئەوەی بخوێنمەوە ئەگەر ڕێگام بدەن دڵسۆزترین کەس هەر مامۆستایە لە خۆبوردنی زۆر بێ هاوتایە ڕێزی لێ بگرە بە گیان و بەسەر هێندەی نەماوە بێتە پەیامبەر ئەمە دوو دێرە هۆنراوی ئەحمەد شەوقیە کە بەڕەسەلە کووردە گوتێتی قم للمعلم وفيه تبجيلا كاد المعلم أن يكون رسولا دەستەکان ڕێزم بۆ مامۆستایان ڕێزمان بۆ مامۆستایان هەیە بۆ هیوایی کە نەوەیەکی دەروون دروست بتوانن پەروەردە بکەن و پێشکەشی کۆمەڵگای بکەن سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش بەردەوام بن سپاس بۆ کاک سەعیدیش کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت سپاس دەکەین